دوای هێرشەکەی شەوی ڕابردووی داعش بۆ سەر خاڵێکی هێزەکانی پێشمەرگە لە میحوەری ڕۆژاوای کەرکووک. نوری حەمعالی فەرماندەی میحوەری ڕۆژاوای پێشمەرگە ئاشکرای کرد داعش هێرشی ئەنجام نەداوە، بەڵکو لە دوورەوە بە چەکی قەناس پێشمەرگەکانیان شەهید و بریندار کردووە. دواتریش بۆ شوێنێکی نادیار هەڵاتون. هجوومان نەکردووە، لە دەرەوەی لە دووری ڕەوایەکە بە 120 مەتر دانیشتون، چەکیان پێ بووە، چەکەکان کامێرەی حیاری پێوە بووە. بەو چەکانە داوێن لە حارەسەکان شەید کردووە. دوای ئامرسیەکە هەڵساوەتەوە ئەزە لەو شێنداوە شەیدیان کردووە. پێشمەرگەیەتر ناو سیارەکەی خۆیان خەوتووە، ئەو شەڵساوەتەوە لەو شێندا ئەوشیان شەید کردووە. دوو پێشمەرگەیترشیان بریندار کردووە. ئێمە ئەم بەیانەیە کە ڕۆشتمەوە جارێتتر چوومە بۆ شوێنی مەیدانەکە، لێوە بۆمان دەرکەوتەوە لە دووری 120 مەتر دانیشتون تەقەیان کردووە، چکە شەیدەکانمان هەمویان لەوێ بوون و کەسی نەچوو بە سەرێ، کەس نەچوو بە ناو ڕەبایەکە. تعجبمان لێ هات لەوەی کەوا ئەبێ ئەمە چەند کەس بن، بەڵام دیارە دوایی بۆمان دەرکەوت هەر لە دووری 120 مەتر تەقەیان کردبوو. ئەو برادانی خۆشمانەوانێ بریندارەکان و ئەوانەی کە مابوون لەوێ بەرگریەکی باشیان کردبوو، ئەوان نەیانتوانی بوو بڕۆنە سەر ڕەبایەکە. هێرشەکەی داعش لە پردێ لە کاتێکدایە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بۆشایی ئەمنی با درێژای 20 کیلۆمەتر لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچەیە دروست بووە. هەرچەندە هەوڵەکان بەردەوامن، بەڵام تا ئێستا ڕێککەوتن سەبارەت بە پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند نەکراوە. ئەو فەرماندەیەی پێشمەرگە حکوومەتی عێراق بە بەرپرسیار دەزانێت لە پڕنەکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق. ئەو اتفاقانەی کە کراوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقا، ئەگەر ئەوانە جێبەجێ بکرێ بێگومان ئەو خەتەراتانە زۆر کەمە بێتەوە. بەڵام من پێم وایە نییە حکوومەتی عێراقی بە بێتە سەر خەت بۆ جێبەجێکردنی ئەو اتفاقانەی کە کراوە. ئەو اتفاقی شنگار کراوە بە هەموو شێوەیەک و خەڵکە بێت تااقەتەوە بەیانی دوو بەیانی مانگێتە 6 مانگێتە 3 مانگی تەڵبژانی پەرلەمانی عێراقا ئەو مۆزوعانە گشتی بە معلقی ماوەتەوە. پێویستە حکوومەتی عێراقی چارەسەرێکی ئەو کێشانە بکەوە، لەگەڵ ئەوە بێت کە ئەو ڕێکەوتانە کاری لەسەر بکە و ڕێکەوتنەکان جێبەجێ بکرێت بۆ ڕێکەوتی تازەش پێن لەسەر ئەو شوێنانی کە چارەسەر نەکراوە، بە تایبەتی سنوورەکانی دەروی ئیدارەی هەرێمی کوردستان. شەوی ڕابردوو داعش جگە لە هێرشەکەی پردێ لە ناحێ ڕەشادی کەرکووک و دیالە و ئەنبار و بەغداد هێرشی بۆ سەر هێزای عێراقیەکان ئەنجام داوە. هەر بۆیە هەمانگی هەواڵگری و سەربازی لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق بە گرنگ دەزانرێ لە پێناو بنەبڕکردنی و هێرشانەی داعش و چەسپاندنی ئەمن و ئاسایش لەو ناوچانە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، میحوەری ڕۆژاوای کەرکووک.